سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی دووشەمە ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. زیاندیتنی گەڵگە پەلەوەریەکانی کوردستان بەهۆی بڕینی کارەبا، شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان، ناڕزایەتی کرێکارانی قەراردادی لە هەولێر، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی شاغڵ لە دەکەڵە نەوتیەکانی جنوب، گرفتاربوونی 530 شۆفێری ئێرانی لە ئەفغانستان و بەرپرسیارەتی ڕژیم و لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ناوەندی قەزوین. درێژەی هەواڵەکان زیاندیتنی کێڵگە پەلەوەریەکانی کوردستان بەهۆی بڕینی کارەبا. بەپێی هەواڵی گەیشت و بڕینی بەردەوامی کارەبا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران زیانێکی گەورەی لە کێڵگە پەلەوەریەکانداوە و خاوەن کێڵگەکان لە ئاستە و بارودۆخە ناڕازی. بە وتەی هاوڵاتیان دەوڵەت بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت بەرخی کێڵگە پەلەوەریەکان دەبڕێت و ئەو کردەوەیە بووەتە هۆی لە ناوچوونی هەزاران پەلەوەر. خاوەن کێڵگە پەلەوەریەکانی کوردستان دەڵێن چەند جار لە ئاست بڕینی کارەبا ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام ناوەندە پەیوەندیدارەکان وەڵامی داخوازیەکانیان نادەنەوە و داوا دەکەن زیانەکانیان قەرەبوو بکرێتەوە. شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان. ڕۆژی یەکشەممە 4 خەرمانان کوردانی دانیشتووی رووسیا و ڕۆژاوای کوردستان لە دوو چالاکی جیاجیەدا هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و گیان لە دەستدانی دوو ڕۆژنامەوانی ژنیان بە توندی مەحکوم کرد. بەپێی راپۆرتەکان کوردانی رووسیا لە کۆبوونەوەیەکدا خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاسپ پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا بوون. لە شارەکانی قامیشلو و دیرکی سەربەپ ڕۆژئاوای کوردستان خەڵکی شۆڕژگەی ڕژانە سەرشەقام و وێڕای ئیدانەکردنی تیرۆری چالاکانی سیاسی و ڕۆژنامەوانان لەلایەن تورکیاوە دروشمی مەرگ بۆ فاشیزم، نەفرەت لە خیانەت و ژن-ژیان ئازادیان بەرز کردەوە. شایانی باسە کە ڕۆژی هەینی دوو ڕۆژنامەوانی ژن لە هێرشی پەبادی تورکیا بۆ سەر ئۆتۆمبیلەکانیان لە 3 ساغ گیانیان بەخت کردووە. ناڕزایەتی کرێکارانی قەراردادی لە هەولێر. ڕۆژی یەکشەممە 4 خەرمانان کرێکارانی قەراردادی پارێزگای هەولێر بە کۆبوونەوە لە بەردەم ساختمانی دەستەی وەزیرانی هەرێمی کوردستان خوازیاری پێدانی داخوازیەکانیان بوون. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجیەکان کرێکارانی قەراردادی خوازیاری پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان و گۆڕانی گرێبەستەکان لە کاتیەوە بۆ هەمیشەیی بوون. بەڵام هێزە ئەمنیەتیەکانی هەولێر هێرشیان کردووەتە سەر ناڕازیان و چەند کەسیان دەست بەسەر کردووە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی شاغڵ لە دەکەڵە نەوتیەکانی جنوب. ڕۆژی یەکشەممە 4 خەرمانان کرێکارانی ڕەسمی شاغڵ لە دەکەڵە نەوتیەکانی باشووری ئێران لە ناڕزایەتی بەجێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست بەکردەوە دەرهاتنی مادەی 10 ئەرک و بەرپرسیارەتی پرسۆنێلی نەوت، وەلانانی ئەستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕفایی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردووەک و باج لەسەر هەقدەستەکانیان کەم کراوە و کۆتایی هێنان بە دەستێوەردەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. گرفتاربوونی 530 شۆفێری ئێرانی لە ئەفغانستان و نابەرپرسیارەتی ڕژیم. 530 شۆفێری کورد و تورک کە نەوتیان لە عێراقەوە بۆ ئەفغانستان دەگواستەوە لەلایەن بەرپرسانی تاڵەبانەوە دەست بەسەر و دەست بە سەرتانکرەکانیاندا گیراوە. ماوەی 3 مانگە شۆفێرانی ئێرانی لە ئەفغانستاندا گیریان خواردووە و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێ نادەن. بە وتەی بنەماڵەی بەندکراوان چەندین جار سەردانی ناوەندەکانی پەیوەندیداریان کردووە و دوو جاریش لە تاران لە بەردەم سەفارەتی ئەفغانستان کۆبوونەتەوە، بەڵام کۆماری ئیسلامی هیچ هەنگاوێکی بۆ ڕزگارکردنیان هەڵ نەگرتووە. دەست بەسەرکردنی 12 کەس لە ئوسانی گیلان. لە ماوەی ڕۆژانی ڕابردوو بەلایەنی کەم 12 شارومەندی خەڵکی پارێزگای گیلان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە نەیارەکانی ڕژیم و تەبلیغ دژی نظام دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان لە کۆی ئەو 12 کەسە 7 کەس لە شارەکانی تاڵش و ئاستارە
بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە نەیارەکانی ڕژیم دەست بەسەر کراون و دوو کەسیان بە بەندی تاکە کەسی گوازراونەتەوە. پێش دەست بەسەرکراوی دیکە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام لە ڕێگەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ناوەندی قەزوین ڕۆژی یەکشەممە 4 خەرمانانی 1403 حکمی ئێدامی بەندکراوێک بە ناوی عەباس ڕەشیدی لە زیندانی قەزوین جێبەجێ کرا. بەپێی راپۆرتەکان عەباس ڕەشیدی 3 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام محکوم کرابوو. ناوبراو خێزاندار و پیشەی کرێکاری بووە و هەواڵی لە سێدارەدانی لە میدیاکانی دەزگای قەزای ڕژیم بڵاو نەکراوەتەوە. ناڕوونی چارەنووسی موعەلمێکی بەندکراو لە ئەهواز بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران چارەنووسی عەلیڕەزا مەرداسی موعەلمی بەندکراوی خەڵکی خوزستان پاش تێپەڕکردنی 309 ڕۆژ بەسەر کاتی ڕووفاندنی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. عەلیڕەزا مەرداسی ڕۆژی 10 گەلاوێژی ساڵی 1402 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی ئەهوازەوە بە ئەفساد فی الئەرض و بەغی تۆمەتبار کرا. شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سینفیەکانی فەرهەنگیانی ئێران سەپاندنی تۆمەتی ناڕەوای بەسەر ئەو موعەلمە زەحمەتکێشەیان شەرمەزار کردووە و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجێ و چالاکیە سینفیە و دەستڕاگەیشتنی بە دەرمان بوون. و دوایین هەواڵ خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە دانمارک ڕۆژی یەکشەممە 4 خەرمانان هەزاران دژبەری شەڕ و دۆستی فەلەستین لە دانمارک بە دەرکەوتن لە شەقامەکانی پایتەختی ئەو وڵاتە خوازیاری ڕاگرتنی شەڕ لە غەزە بوون. بەشداربووانی ئەو خۆپیشاندانە بە وتنەوەی دروشم خوازیاری ڕاگرتنی دەستبەشتەی شەڕ ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بوون. ناڕازیان هەروەها داوایان لە یەکێتی ئوروپا کرد هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل ڕابگرن و ڕێگە نەدەن ژنان و منداڵانی فەلەستین لەلایەن ئەرتەشی ئەو وڵاتە کۆمەڵکوژ بکرێن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لای.